نامبینێ هەستم پێ ناکە هەر نازانێ ژنێک لەم ماڵەیە چی پێویستە نە گرنگیەکم پێدەدا نە ڕۆژێک دەڵێ ژنەکە با بچینە دەرەوە پیاسەیەک بکەین نەدەڵێ چیت پێویستە ئەوڕۆ پێی دەکوتم ناشرین من چی بکەم لە پیاویاوە نامبینێ مامەگیان خۆشی ناوێم ناشرینم لە پێشچاوی شتی جوانتر لە منی دەوێ ئەو زۆرت بە تەماش چی تۆ ناتوانم جیا دەمەوە نا کچم نەکەیوە بکەیت ئەوە چارەسەر نییە بەڵکو ئەوە کێشەکەت زیاتر ئالۆز دەکا تکات لێ دەکەم زیاتر لەوە بیر لەوی شەیمەکەوە باشە مامە چی بکەم لە پیاویوە تا سەعات 1 و 2 شەو لە دەرەیە برادەرەکانی لە من زیاتر خۆش دەوێ حازرە لەگەڵەوان بڕواتە دەرێ پیاسە بکە ئەوان داوت کا بەس من نا حەزی لێ نییە چارەی منی ناوێ من چی بکەم لە پیاویاوە ژیانی ئاوا چۆن خۆشکەم مامە تازە من چۆن ئەو ژیانە دروستکەم تێگەیشتم کچەکەم تێگەیشتم دەتەوێت چارەسەری کێشەکانت بکەم وەڵام مەمنونیشت دەبە مام ئەم پلانەکەم هەیە ئەگەر بێت و ئەو پلانی من جێبەجێ بکەی هەموو کێشەکانت چارەسەر دەبێت پلانی چی مامە گیان هەر شتێک بێ من ئا بەسەر سەر و بەسەر چاو گیانە چیە بیڵێ پلانەکە ئەو شتانەی کوتت من دەیان کەم بەس بڵێ سەرکەوتوو بم بە تاکید سەرکەوتوو دەبی بەس کە بەوەی گوتم ئەو پلانەی جێبەجێ بکە سەرکەوتوو دەبی ئەو جا کچی خۆم ئەمن لێرە دڕۆم ناقوربانت بم مامە دانیشە بۆ نانی نیوەڕۆ زۆر سپاس دەکەم ئاوەدامی من دەبێ بڕۆمی شوکارم زۆرە یا الله مامە گیان بەسڵامە بەڵمی تو دەبی کچی خۆم بەڵمی تو دەبی خوا بکە بە قسەی تۆ حەل بێ